750 دینار 750 دینار 750 دینار 750 دینار کەس زیاوی نییە 750 دینار کاکە 850 دینار کەس زیاوی نییە سێ بانگی بۆکەم لە بازاری سەوزە و میوێ لە قەزای سەی سادق ئێرە ئەلوەی ساختکردنەوەی بەروبوومی خۆماڵیە لە سەرەتای وەرزی هاوینەوە بەروبووم متەواوی بەروبوومە خۆماڵەکان ئەوەی لە قەزای سەی سادق دەشێنرێت لەم ئەلوەیە ساخت دەکرێتەوە ئێستا وەرزی هەنارە لەم ئەلوەیە هەنار ساخت دەکرێتەوە بە شێوەیەزێکی جیاواز و نوێ هەنار مزایدە دەکرێت و بە فرۆشتنی ئاشکرا ساخت دەکرێتەوە من لێرە گەنجێکم لایە کە بە شێوازێکی جوان و جیاواز مزایدە بۆ بەرهەمی هەنار دەکات کاک دیاری سڵاو لێبێ یاخوا بەخێر براکەم سەرچاوم ئەم ساڵ بە شێوازێکی جوان و جیاواز مزایدە بۆ بەرهەمی هەناری سەی سادق دەکەن ئەوە چۆن چۆنیە چۆن بیردان لەوە کردەوە بەم شێوازە هەنار بفرۆشن وەڵی بەپێی وەکو ساڵانی پێشووە گەر هەر ساڵێک تەڵەب لەسەرم هەنارە زۆر بێت مشتری زۆرە تێگەیت ئەخرێتە مزایدەوە بە مزایدێکی ئاشکرا ئافرۆشێت جایتە هەر ساڵێک گەر هەنار زۆر بێ ئاوا ئافرۆشێت تەڵەبی زۆرە چەند جۆر هەنارمانەیە لە سەرسایەک و باشترین جۆریان کامێ دوو جۆر هەنارمانەیە هەناری ئەمریکی و هەناری ساڵەخانی ئەیتر حەسەب تەڵەبی خەڵکە هەیە حەزی لە هەر شوێنە و حەزی بۆ نمونە هەولێرە کەرکووکە زیاتر حەز بە هەناری ئەمریکیەکەن وەکو سلێمانی و ئەم چواردۆری خۆمانە حەز بە هەناری ساڵەخانیەکەن ڕۆژانە چەند باری هەناریەتە قەزای ئەلوەی سەی سادق و کڕینەکان چۆن چۆنی مزایدەیان بۆکەنەوە ئیتر مزایدە هەیە بۆ نمونە هەناری وەسەد لە 350 دینار تا 550 دینارە ڕوە هەناری سەرتا لە 600 دینار و هەتا 1100 دینارە ڕوە ئەتر بە پێی مشتریەکەی هەیە 600 دیناری لێژی لە سەرتا هەیە 700 دینار هەیە 800 دینار ئەتر بە پێی مشتریەکەیە ئێسام هەنارە چ جۆرێکە و لە چەنەوە دەستی پێکردەوە لە ئەم هەنارە ساڵەخانیە لە 600 دینار دەست پێکرۆ لە 930 دینارە فرۆشراوە ئێستا ئەوم زادی بۆ کۆنترۆلۆنیەک ئیسم مزایدێکی ئاشکرای بۆکەین من ئەچمە سەر بارەکە پێشەوەی فرۆشیە مشتریەکان چەند مشتری بێ دوان بێ سیان بێ چوار بێ ئەچێ سەر بارەکە سەیری هەنارەکەیەکە ئەگەر بەدڵی بێ ساری خۆی هەیە 800 دیناری پێدا بە مزایدە ڕوە هەیە تا 900 دیناریش عەقڵی ئەیبڕە شوێنەکەی هەڵێگرێ ئەیکڕێت بەرهەمی هەناری سەی سادق ئەم ساڵ چۆنە سپاس بەخوا باشە خراپ نیم ساڵ باش بوو هەچەند بێبارانی بوو بەڵامی تر هەر لە چاو ساڵانی ترا باشتر بوو ساڵ خواست لەسەر چ جۆرێکی هەنار زۆرە و خەڵک چۆن چۆنی هەنار ئەکڕێ هەر بۆ ساختکردنەوەی یاخود بە شێوازی شەربەتیش بەکارێن هەیە بەڵام بۆ شێوازی شەربەت زیاتر خەڵک هەناری ور دەبات ئەم هەنارە قەوێ زیاتر بۆ فرۆشتنە عەرەبیش باریەکە ئەم هەنارە عەرەب باریەکە بۆ نمونە کەلاریەن هەولێریەن سلێمانیەن کەرکووک ئەم مشتریانە بۆ ئەو شوێنانە ڕوات باسی ئەوم بوو کە ئەو هەنارانی کە لێرن تۆ بەردەوام مزایدە ئەکەی زۆرترین کات بە مزایدەیەکەوە سەرقاڵ بوو چ جۆرە هەنارێک بۆ چەندی پێچووە و نرخەکەی چەندێک بوو بەڵێ هەناری زیاتر ئیمڕۆ ئەم ڕۆژانە هەناری ئەمریکی تەڵەبی زۆر لەسەر لە بەرەوەی ناوێکی جوانی هەیە تا 1300 دینار هەناری ئەمریکی ڕۆشتووە بە مزایدەی ئاشکرا ڕۆژانە چەند پیکاب لێرە مزایدە وەڵی ڕۆژانە تا دوکان هەیە تا ئێمە بەنسبەت خۆمان خوانێ بڕێسپاس بخوا 50 تا 60 پیکاب هەناریەتە لە ئێمە دوکانەکانی تریش هەر عینیشێت بەڵامی تر هەیە دوکانی ترێ 10 پیکاب و 15 پیکاب و ئەوە ینی فرۆشتنی ئاشکرا بۆ بەرهەمی ئەو دوکانانەی تریشەکەیت نابن بەس بۆ دوکانی خۆمانە ئێمە فەلاحی خۆمان هەیە بەس بۆ فەلاحی خۆمان و دوکانی خۆمانە ئەنا من پەیوەندیم بە دوکانی ترۆ نییە ماوەی چەند ساڵ لە ئەلوەی شەکەیت وە ئەو توانای کاتایی ئەو ئەزمموی پێشووترە وەڵای من ماوەی 8 ساڵە لێرەی شەکەم دوکانی خۆمانە سپاس بخوا ئەزمون و وەرگرتوێت ڕۆژ بە ڕۆژتر 3-4 ساڵە من سپاس بخوا ئەزمونێکم وەرگرتووە باشم یعنی بەس پێشتر وانە بووی بەزی سەش سپاس بخوا باشترم لە خزمەتام زۆر خۆشحاڵم بەخێر بێنێ سەر چاوەش ئەوەی دەبینرێت ناو بازاری ئەلوەی سەی سادقە کە ڕۆژانە 50 بۆ 60 بار لە هەناری ساڵەخانی و ئەمریشی لە نێو ئەلوەی سەی سادقدا ساغ دەکرێتەوە.